ئەسپی تەڕوادە استراتیژی گەرادانان ئەو کاتەی لۆژیکی هێز و هێزی لۆژیک دەکەونە بەرامبەر یەکتر هیچ گومانێک نییە کە هێزی لۆژیک دەتوانێت بەسەر لۆژیکی هێزدا سەرکەوێت. ئەسپی تەڕوادە و دەیان سوپایکە کە توانیویانە بەرامبەر گەورەترین هێز خۆیان بگرن. نمونەیەکی بەرچاون چیرۆکی ئەسپی تەڕوادە. هۆمیرۆس لە پەرتووکی ئیلیادە و ئۆدیسا چیرۆکی ئەو ئەسپەدارینەیە دەگێڕێتەوە کە توانی ببێتە هۆی کەوتنی شارێک کە 10 ساڵ زیاتر بەرگری کرد. باپەی گێڕانەوەکان ئەو چیرۆکە دەگەڕێتەوە بۆ ساڵی 1993 تا 1984 بەرلەزاین. ئەو کاتەی کەسێکی دەسەڵاتداری شاری تەڕوادە بە ناوی پاریس سەردانی شاری ئەسپارتەی یۆنان دەکات. هاوسەری پاشای سپارتە بە ناوی هێلینا لەگەڵ خۆیدا دەبات. پاشای سپارتە بە سوپایەکی بەهێز هێرش دەکاتە سەریان لا شاری ترۆی، بەڵام سەرکەوتوو نابێت. ماوەی ئەو جەنگە 10 ساڵ بەردەوام دەبێت. پاشان فەرماندەیەکی سەربازی بە ناوی ئۆلیس استراتیژێکی نوێ دادەنێت بۆ ئەوەی دەست بەسەر ئەو شارەدا بگرن. مۆمەبەستا دەست دەکات بە لێکۆڵینەوە لە دابوونەریتی خەڵکی شارەکە تا بزانێت چۆن و لە چ ڕێگایەکەوە دزە بکاتە ناو شوراکانی وڵات. دوای لێکۆڵینەوە دەزانێت خەڵکی ترۆی ئەسپیان لا پیرۆزە و زۆر ڕێزی دەگرن. ئەو کاتە فەرماندەی سەربازی سپارتا ئەو دابەی ئەوان بەکاردێنێت لە پیلانێکدا بۆ کۆنتڕۆلکردنی تەواوەتی شارەکە. ئەسپێکی دارینی گەورەی ناوبۆش دروست دەکات کە توانای هەڵگرتنی زیاتر لە 10 جەنگاوەری ئازای هەبێت و بە دیاری بینێرێت بۆ تەڕوادە بۆی بتوانێت گەرای خۆی لەو وڵاتەدا بنێت و لە هەر کاتێکدا بێت بەکاریان بێنێت. دوای تەواوکردنی ئەسپەکە و ناردنی بۆ بەردەمی قەڵاکانی شار سوپای سپارتە دەکشێتەوە و ئەسپەکە جێدەهێڵن. سوپای شاری ترۆی کە ئەوە دەبینێت وەک نیەتێک بۆ ئاشتەوایی لێکی دەدەنەوە. ئەگەرچی بە پێی هەندێ سەرچاوە دەوترێت زۆر ڕاوێژکاری سەربازی داوایان کرد ئەسپەکە وەرنەگرن و گومانیان هەبوو لە بوونی پلانێک. دواتر بە فەرمانی فەرماندەی شاری ترۆی دەهێنرێتە ناو شارەوە و ئاهەنگی سەرکەوتن دەگێڕن. تا لە درەنگانێکی شەودا جەنگاوەرەکانی ناو ئەسپەدارینەکە دێنە دەرەوە و دەرگای قەڵاکان بە ڕووی سوپاکەیاندا دەکەنەوە و سەرنجام شاری تەڕوادە بە تەواوەتی دەگیرێت. لەو کاتەوە ئەسپی تەڕوادە وەک ناوێک بۆ هەر فێڵێک لە بواری سەربازی و سیاسی بەکاردەهێنرێت. تاوەکو ئەمڕۆ لە ناو حیزب یان وڵاتاندا یەکتر تۆمەتبارکردن هەیە بە ئەسپی تەڕوادە و گەرادانانی هەندێ ئەندامی حیزب لە ناو حیزبێکی تر هەمان ئەو چیرۆکە کراوە بە فیلم بە ناوی ترۆی تا نمایش کرا.